من بو ئەوەم نەبوو پێم بڵێن سەرۆکی هەرێم یا من ببمە حاکمی کوردستان. من هەموو هیوا ئەوەتم ئەوە بوو کە شەڕی خوکوژی شەڕی ناوخۆی کورد نەهێڵم. 4 ساڵ بەر لە ئێستا بارزانی وەک سەرۆکی هەرێمی کوردستان پەیامێکی ڤیدۆیی لە ئازاری 2011دا لەسەر خۆپشاندانەکانی حەفدەی شوباتی سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان بڵاو کردەوە و چەند خاڵێکی چاکسازی ڕاگەیاند و وتی ئەو لەبەرەوە نەبووە بە سەرۆکی هەرێم تاوەکو ببێت بە حاکمی کوردستان، بەڵکو چەند مەبەست و ئامانجێکی دیکەی هەبوو تاوەکو قبوڵی بکات ببێت بە سەرۆکی هەرێم. ئێستا و دوای 4 ساڵ لە پەیامەکەی باشێک لە چاودێرانی سیاسی و وڵاتیان دەپرسن ئایا بارزانی لەو ماوەیەدا چی کردووە بۆ نەهێشتنی شوێنەوارەکانی شەڕی ناوخۆ و ڕێخستنەوەی نێوماڵی کورد و بوونی هێزێکی یەکگرتووی نیشتیمانی. لەم راپۆرتەدا مەبەستەکانی بارزانی دەخەینە ڕوو کە 4 ساڵ بەر لە ئێستا باوەڵاتیانی ئەم هەرێمەی ڕاگەیاند. من بۆ ئەوەم نەبوو پێم بڵێن سەرۆکی هەرێم یا من ببمە حاکمی کوردستان. من مەبەستی ترم هەبوو، هەویش خۆی لەم خاڵانەدا ئەبینیتەوە. یەک، من هەموو هیوا ئەوەتم ئەوە بوو کە شەڕی خوکوژی شەڕی ناوخۆی کورد نەهێڵم. بەڕای بەشێک لە چاودێران بارزانی لە یەکەم مەزموونیدا وەک سەرۆکی هەرێم نەیتوانیوە ئەم مەبەستەی جێبەجێ بکات، چونکە لە 15 یابی 2015دا ژمارەیەک پەرلەمانتاری کوردستان لە بازگەی دێگەڵا ڕێگریان لێکرا بگەڕێنەوە شاری هەولێر. لە 10 تشرینی یەکەمیشدا هێزێکی سەر بە دەستگای پاراستنی پارتی دیموکراتی کوردستان نووسینگەکانی ئێنارتیان لە شارەکانی هەولێر و دووەک داخست و کارمەندانی ئەو کەناڵەیان ئاودیوی دێگەڵە کردەوە. هەروەها ڕووداوی ڕێگەگرتن لە سەرۆکی پەرلەمانی کوردستان بۆ چوونە ناو هەولێری پایتەختی هەرێم بۆ دەستپێکردنەوەی دانیشتنی یاسایی پەرلەمان. دوو، ماڵی کورد ڕێک بخەینەوە و ئاسەواری ئەو شەڕەکانی خوکوژی نەهێڵین. بە بڕای بەشێک لە چاودێران بارزانی لەم مەبەستەیشیدا نەک هەر نەیتوانیوە سەرکەوتوو بێت، بەڵکو ئاسەوارەکانی شەڕی ناوخۆشی بەهۆی ڕووداوەکانی پێش 12 ئۆکتۆبەرەوە زەقتر کردوێتەوە و شکستی هێناوە لە جێبەجێکردنی ئەو مەبەستەی کە لە پێناویدا پۆستی سەرۆکی هەرێمی وەرگرتووە، چونکە زیاتر وەک سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مامەڵەی لەگەڵ دۆخەکەدا کردووە. هەموو ئەوانش بەڕای بەشێک لە چاودێران ئاماژەیەکە بۆ ئەوەی پارتی وەک خاوەنموڵک مامەڵەی لەگەڵ هەولێر و ناوچەکانی قەڵەمڕەوی خۆی دەکات. سێ، پەیوەندیەکی دیبلۆماسی لەسەر بنەمایەکی محکەم لەگەڵ وڵاتانی دەرەوە دروست بکەین. بەڕای بەشێک لە چاودێران بارزانی لەم ئامانجەشیدا سەرکەوتوو نەبووە، چونکە بەشێکی زۆری پەیوەندیەکانی هەرێم لەسەر بنەمای حزبی بووە، بە تایبەتیش لەلایەن حزبەکەی بارزانیەوە، چونکە لە ماوەی ڕابردوودا بەشێک لە سەردانەکانی بارزانی بۆ دەرەوە تەنها ئەندامانی حزبەکەی بارزانی بوون. هەروەها بەشێک لە نوێنەری وڵاتان کاتێک سەردانی هەرێمیان کردووە ئەندامانی پارتی بەشدار بوون لە کۆبنەوە دووقۆڵی و سێقۆڵەکاندا. هەرێمی کوردستان خاوەنی یەک لەشکر و یەک دەستگای ئاسایش و هیچ ئاسەواری دوو ئیدارەیی نەمێنی لە هەرێمی کوردستاندا. سەرهەڵدانی شەڕی داعش و دابەشبوونی میحوەرەکانی شەڕ بەسەر پارتی و یەکێتیدا و لێدوانە توندەکانی ناوبەرپرسانی ئەنجومەنی یاساییشی هەرێم دەری خست کە هێشتا هێزەکانی پێشمەرگە و دام و دەستگای ئەمنیەکانی دیکەی هەرێم وەک دەستگای ئەنجومەنی یاساییش و پۆلیس نەک هەریەکیان نەگرتوۆتەوە، بەڵکو هێشتا بە دوو ئاراستەی جیاواز کارەکانی خۆیان ئەنجام دەدەن. ئێستا وڵاتیانی ئەم هەرێمە دەپرسن ئایا بارزانی کە لە 19 ئابەوە ماوەی ویلایەتەکەی کۆتایی پێهاتووە بەهۆی دەستبەردار نەبوونیشی لە پۆستەکەی چەند قەیرانێک دروست بووە سەرکەوتوو بووە لەو مەبەستانەی کە لە پێناویدا بووە بە سەرۆکی هەرێمی کوردستان. هونەر ئەحسان، NRT. هەموو مەبەستی من ئەوە بوو من ئەم چەند ئامانجە بەجێ بگەینم، تەقیمەکەش بۆ خەڵکی کوردستان بەجێ دێڵم.